ئاراستەکردنی تۆمەتی گەندەڵی لەلایەن ئەندامێکی پەرلەمانی کوردستانەوە. پزیشک و فەرمانبەرانی نەخۆشخانەی منداڵبوونی شاری سلێمانی نیگەران دەکات و سەرباری ڕەتکردنەوەی ئەو تۆمەتانەی کە ڕوبەڕوویان کراوەتەوە داوا لە پەرلەمان و دام و دەستگا پەیوەندیدارەکان دەکەن بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان لەبارەی کەیسەکەەوە لێکۆڵینەوە و بە دوواداچوون بکەن. تشیرێکی زۆری بە خستەخانەکەمان کردو کە گوایە ئەو چەندەها دۆسیەی گەندەڵی لەلایە ئەو خستەخانەیە گەندەڵی تایە و ئیدارەکەی گەندەڵی هەیە و لە هەمان کاتە هەر ڕێگەی بەخۆیەوە کە چەند وێنەیەک بگرێنە ناو نەخۆشخانەکە بەبێ ئەوەی ڕخسەت لە هیچ کەسێ وەربگیرێ. بۆیە ئێمە ئەو داواکاری ئەمڕۆکە هەمان بوو ئەو ناڕزایی دکتۆر و کارمەندەکانی من لەسەر ئەوەیە ئەڵێن چۆن یەکێک بەبێ پرسی هیچ کەسێک گێت و ئەو تەشیرە گەورەیە بە خستەخانەیەکی وە ئەکا کە خزمەتی چەنەها کەسەکە ساڵی 18,000 مناڵبوونی تیا ئەبێت کە بە پێی هەموو پێوەرەکان یەکێکە لە خستەخانە زۆر باشەکانی عێراق. دەربارەی ئەو تۆمەتانەی کە ئەو پەرلەمانتارە ئاراستەی دام و دەستگا تەندروستیەکانی کردووە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی باس لەوە دەکات زانیاریەکان بێبنەمان و لە کاتی خۆیدا لێکۆڵینەوەیان لەو کەیسەدا کردووە. ئەو گرفتانەی کە سەرۆکی لیستی تەندروستی پەرلەمان باسی کردو هەمویان دوورن لە ڕاستیەوە و هیچیان بنەما و بەڵگەیەک نییە لەسەر ئەو گرفتانە کە گەندەڵی تیاکرابێ لەبەرەوەی هیچ ئەدلەیەکی پێ نەبووە، هیچ دۆکیومنتێکی پێ نەبووە، چۆتە نەخۆشخانەکە و دوایی لە کەناڵێکی ڕاگەیاندن یەکسەری ئەلانی کردووە کە ئەو مەفروض بوو پەنابەرێ بۆ هەندێک لێکۆڵینەوە یا هەندێک شتی یاسایی. هەندێک لە گرفتەکان گرفتی کۆنن ئەوەی ئەو باسیکردن هی ساڵانی 2010 کە ئیجراعات کراوە و مەلەفەکە داخراوە بە شێوەیەکی قانونی هەر کەسێکیش لیژنە دروست دەکات لە هەر لایەنێکی پەیوەندی بێ لە هەر لایەنێک بێ لە پەرلەمانی کوردستان بێ لە ئەنجومەنی وەزیران بێ لە هەر شوێنێک بێ ئێمە ملمان زۆر باریکە بۆ یاسا بۆ ئەوەی دواییش بەڵامە بێ کە جەنابیان ڕوونی بکەنەوە بۆ ڕایگشتی کە حەقیقەتەکان چۆن بۆ بە تایبەتی ئێستاش کە سلێمانی پێویستی بە ئارامی هەیە. نەخۆشخانەی منداڵبوونی فێرکاری سلێمانی بەپێی ئامارە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان یەکێکە لە نەخۆشخانە پێشکەوتووەکان لەسەر ئاستی عێراق وەرەمی کوردستان کە کەمترین ڕێژەی مردنی منداڵ و دایکی تێدا تۆمار کراوە. بەڵام ئاراستەکردنی ئەو تۆمەتانە پزیشک و فەرمانبەرانی نەخۆشخانەکەی ڕوبەڕووی نیگەرانیەکی زۆر کردووەتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.